ئەم شتانە یەکی پێرفۆرمانسە یا پەیکەری زن و پەیکەری شانۆ ناسراوم لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە پێشانگەی گەشتیارین لە تاسووجا لێرە پیاوێکی لێیە کە کووردە خەڵکی ڕۆژهەڵاتە نای سوبحانە کە ساڵانێکە کاری پەیکەری زینووەکە کە بۆ ماوەی چەند کاتژمێرێک دەتوانێت بەو شێوازە بوەستێ و نەجوڵێ. من ئەمە بچمە لای خۆی بۆی زانای زیاتی لێوەگرم کاک سوبحان وەرەوە دۆخی یاسایی خۆ چەند ساڵە بکارەکەی. سلااو ڕێز من نزیکی 5 ساڵە ئەم کارەکەم لە ساڵی 1950 پێ کردووە لە بورجی میلادی تارانە وەکو ئەلمانەیەکی زۆرم تەڕاحی کردووە کە بە خەڵک بناسم ئەلمانێکی وەکو محیزی سیم تەڕایی کرد کە بە خەڵک بناسێنم. ئەم شتانە یەکی پێرفۆرمانسە یا پەیکەری زن و پەیکەری شانۆ ناسراوم لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە ئەکسەری فستیواڵەکانە وەکو شانۆی سەرشەخامی مەریوان وەکو هەزاران دەفی پەڵەنگان وەکو ئەوێکە وەکو ئەلمان شتێکی لە دەستما کە خەڵک لەگەڵم ئەکس و وێنە ئەگرن وە گەشتیاران ئەیبەنەوە بۆ شاری خۆیان کە لەباسی کوردی بناسێنن بە خەڵک لە ڕۆژهەڵاتی ئێرانە. واتە تۆ جلوبەرجی کوردی بەم شێوازەی خۆت ئەناسێنی بە کەسانی بیانی. دقیقاً جلوبەرگی کوردی و ئەم جلوبەرگە جلوبەرگێکی قەدیمیە لە خودی هەورامانی هەورامانە و پیاوانێکی پیرن ئەم سەربەند و ئەم جلە لەوەر دەکەن و من لە خەڵکانی تر لە شارانی تر دەناسێنم و هەموو ساڵێ لە ماڵی کووردا لە سنا من بەم شێوازە ئەوێسمەوە گەشتیارانێکی زۆر لەگەڵم ئەکس و وێنەگرن. ناڕەحەت نییە تۆ بۆ ماوەی کاتژمێرێک یا زیاتر بوەسی بەو شێوازە و چاو نەتروشێنی؟ نەوەڵا ئەمە سەبوریەکی زۆری گەرەکە لە ژیانی منە کە ئاوا دەوێسم و تەمرینی قبلی ئەوەی کە بێم بە ئەجرایی ئەمکارە تەمرینی دەکەم تەمرینی یوگاوە کلاسێکی وەکو مەسەڵەن فیزیکاڵ چوون و ئاناتۆمی بەدەنمێکە ئەمە تەئاتری مجەسەمەیە هەموو شانۆی مجەسەمەکە لە زوو دەستی پێوکردە یونانی باستانە و دەستی برە ساڵانە کەسانی زیاتر لە کشوەرانی ئوروپایی بە فۆرمانی خۆی دەرتێنن فستیواڵهایەکی مجەسەمەی هەیە لە وڵاتانی دەرەو. زۆر باشە تۆ سەرقاڵی نمایشی خۆ بە ئێمە کۆتایی پێێنین بەڵێ ئەوەی کایبینن ئەمە جۆرێکە لە کاری هونەری وەکۆی کە وەکو نمایشێکی جلی کوردی ژوایە کە وەکو پەیکەرێکی زیندوو دەوەسێت و جوڵە لە خۆی دەبڕێت. ئەمە سەرنجی گەشتیاران بۆ خۆی ڕادەکێشێت و وا دەکات کە زیاتر جلوبەرجی کوردی بە گەشتیاران بناسێنرێت و بڵاو بێتەوە.